ئاتان لەبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ نوێترین هەواڵا بوریەکانتان پێشکەش ئەەکەم وەکوە زانین ئەوەی لەم ڕۆیا زۆر گرنگ بوو نرخی زێر بوو نرخی زێر بۆ ڕێژەیەک بە ڕێژەیەکی زۆر بەرز بووەوە لە بازاڕەکانی جیهان لە بازاڕی هەرێمی کوردستانیش منەمەوێ ئەمڕۆکە بە تێر و تەسەلی لە سەرەتای هەواڵەکانمانەوە بە نرخە جیهانیەکان لە بازاڕە جیهانیەکان واتان نرخی زێڕ و نەوت و زی و دەست پێ بکەم و شیکردنەوەیەکی وردی بۆ بکەین و دواترە چینە لای هەواڵەکانی تر لەبەرێکە ئەوەی کە ئەمڕۆکە زۆر گرنگە زێڕا کاریگەری لەسەر هەموو جیهان و لەسەر هەرێمی کوردستانیش دروست ئەکا لێرە ئەگەر هاوکارانم ئینفۆگرافیکی ئەمڕۆمان بنە لەسەر بەهای دراوەکان سەرەتا بە دراوی ناوخۆی دراوی نیشتیمانی دەست پێکەین بە بەهای دینار بەرامبەر بە دراوەکانی تر و دواترە چینە لای نەوت و وەکووتم شیکردنەوەیەکی باش و باسێکی پێشبینیەکانی ژەکەین بزانێکین زێر داهاتوەکەی چۆنە بێ و چی بەسەردێ ئەوەی لە بازاڕەکانی هەرێمە ئەمڕۆکە ڕوویداوە ئەوەیە کە $100 بە 141600 دینار مامەڵی پێوکراوە دینار بەرامبەر بە دۆلار دابەزینێکی کەمی تۆمار کردووە بەڵام ئەوەی کە گرنگە دەربارەی دینار ئەوەیەکە بارودۆخی دینار باشە لەبەرەوەی کە باسم کردووە چەند جاری تریش پارێزگاری بانکی ناوەندی عێراق ئەڵێت کە یەدەگیەکی باشمان هەیە ئەڵێ پشگیریەکی باش لە دراوی نیشتیمانیەکەین ئەڵێ هیچ پێشبینیەک نییە بۆەوەی کە دینار بەرامبەر بە دۆلار داببەزێ هەڵبەتە هەمیشە ئەگەر ڕووداوێکی نەخوازراو لە ناوچەکەی ڕووبات ئەو ئەگەرە هەر هەیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە سیاسەتی درا و بانکی وڵاتەوە هەیە بارودۆخی دینار زۆر باشە و لەم ئاستەیە بە جێگیری ئەمێنێتەوە سەبارەت بە پاوەند لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 100 پاوەند بە 186,500 دینار مامەڵی پێوەکراوە 100 یۆرۆ بە 163,500 دینار بووە تمەن بارودۆخی لە نێوان هەموو دراوەکانە زۆر خراپە لەسەر ئاستی جیهانی یەکێکە لە دراوە هەرە خراپەکان نامێزانیاری هەڵە بم بەڵام پێم وایە ئەگەر لە ڕیزبەندی یەکەمانە بێت لە ڕووی بارودۆخی خراپەوە ینی بێبەهاترین دراوی جیهان لە ڕیزبەندیەکانی سەرەوەیە کە $100 بە 11,600,000 تمەنە ئەو گەمارە ئابوووریانی کە گەڕاوەتەوە بۆ ئابووری ئێران هۆکاری سەرەکی ئەم داڕمانەی بەهای تمەنە بەرامبەر بە دۆلار و ئەگەر بێت و سزاکانی تریژ وردە بگەڕێتەوە لە بەرێکە هەندێک سزای یەکێتی ئەوروپا ماوە بگەڕێتەوە وڵاتەکانی تر کە هەتاوەکو ئێستا پابەن نەبوون بە سزاکانی ئەمریکاوە لەمە بەدوا بەهۆی ئەوەی کە بە شێوەی ڕسمی بەرجام ڕێکەوتنە ئەتۆمیەکە ئیتر نەماوە ناچارن پابند بن و سزاکانیان بگەڕێنەوە بۆ سەر وڵاتە بۆیە پێشبینی ناکرێت کە داهاتوێکی باشی هەبێ لانی کەم هەتاوەکو ئەم دقەیە 1 ملیۆن لیرەی سووری لە بازاڕەکانی هەرێم بە 125,850 دینار و 100 لیرەی تورکیش بە 3,395 دینار ئەمڕۆ لە کاتی داخستنی بازاڕە مامەڵی پێوەکرا بە زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە ینی دەربارەی نەوت وەربگرین و دواتریش وەکوتم ئەچینە لای زێڕ و وردبینیەکی باشی بۆکەین باسێکی پێشبینیەکان ژەکەم بزانین زێڕچی بەسەردێم ئاراستەکە گرتوێتی ئاراستەیەکی باش نییە کاریگەری لەسەر ژیانی هەمووان دروستەکە سەبارەت بە نەوت یەک بەرمیل نەوتی خاوی برند بە $66 بوو نەوت بەرزبوونەوەی تۆمار کردووە هەرچەندە بەهۆیەوەی کە ئۆپیک پلاس بڕیاریدا کە هەندێک بەرهەمهێنانی بەرز بکاتەوە هەندێک لە ئابووری ناسان پێیان وا بوو ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە دیسانەوە نەوت داببەزێت بەڵام هۆکارەکە کە بەرز بۆتەوە ئەوەیە کە بەرزکردنەوەکەی ئۆپیک پلاس کەمتر بووە لەو ئاستێکە لە مانگەکانی پێشووترا هەبووە وەک ئەو ڕێژێنە بوو کە پێشبینیەکرا بۆیە بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخینەوەت بەڵام وەکوتمەمێ باسی زێر بکەین زیاتر باسی زێر بکەین سەرەتا باسی نرخەکان ئەەکەم لەم ڕۆیا بزانین لە بازاڕی جیهانی لە بازاڕی هەرێمی کوردستان چۆن بووە دواتریش ئینفۆگرافیکێکمان هەیە زانیاریەکی شیکاریمان هەیە بزانین بارودۆخەکەی چۆنەوە بە چه ئاراستەیەکە ڕوە یەک ئۆنسە زێر لە بازاڕەکانی جیهان بۆ $4,045 بەرز بووەتەوە ئەمە ئاستێکی زۆرە کە ئەمڕۆ زێر تۆماری کردووە ئەمڕۆ بازاڕەکانی شۆک کردووە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخی زێر ئەگەڕێتەوە بۆ ئەو نادڵنیاییە ئابووری بازرگانیەکە لەسەر ئاستی جیهانە هەیە و هەروەها کڕینی زێڕش لەلایەن بانکە ناوەندیەکان وەکوتم دواتر بە وردی باسیێن بابەتاکەم 1 کیلۆگرام زێر بۆ $130,087 بەرز بۆتەوە 1 لیرەی زێر بۆ $857 بەرز بووەتەوە زێڕی ئایارە 21 گەیشتوتە 830,000 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە ئەم جۆرەی ئەم ئایارەی لەلایەن هاوڵاتیان یەمەوە خواستێکی زیاتری لەسرە و 1 ئۆنسە زیویش بۆ $49 بەرز بووەتەوە ئەمیش
بەرزترین زیویش لەسەر ئاراستەی بەرزبوونەوە بەرزترین ئاستە لە ماوەی 14 ساڵە کە تۆماری کردووە کیلۆگرام زیویش بە 1575 دۆلارە. با زانیاری زیاتر وەربگرین دەربارەی زێڕ بزانێکی گۆڕانکاریەکان چین. ئەوەی کە باسم کرد بانکە ناوەندیەکان لە مانگی هەشتا دەستیان کردو بە کڕینی زێڕ واتە کڕینی زێڕ لەلایەن بانکە ناوەندیەکانەوە بەرز بۆتەوە. ئەمە چەند هۆکارێکیە. یەکێک لە هۆکارەکان ئەو نادڵنیایی بازرگانیە کە لەسەر ئاستی جیهان نادڵنیایی ئابووری کە لەسەر ئاستی جیهانەیە. هەرچی نادڵنیایی ئابووری نادڵنیایی بازرگانی لەسەر ئاستی جیهان بەرز ببێتەوە کڕینی زێر ئەتوانێت پاڵپشتێکی باش بێ بۆ ئابووری وڵاتان و ئەمە زیاتر کاریگەریەکەی لەلایەن چینەوەیە. چین زێڕێکی زۆری کڕیوە و ئەم کڕینی زێڕا لەلایەن چینەوە سەرەکیترین هۆکاری یەکێکیانەوەیە کە پاڵپشتی لە ئابووری وڵاتەکەی و لە دراوی نیشتمانیەکەی بکات. بەڵام سەرەکیترین هۆکاری ئەوەیە کە چین مەبەستی دیدۆلاریزیشنە واتە سڕینەوەی دۆلارە لە مامەڵەکانیە. بۆیە بۆ پشتگیریکردن بۆ پاڵپشتی ئابوووریەکەی وەدراوەکەی پەنای بردووەتە بەر زێڕ بەجگای ئەوەی کە بێوێت لە دۆلار بەکار بهێنێت زێڕ بەکار ئەهێنێت بۆ پاڵپشتی ئابووری وڵاتەکەی و وردە بەتەمایە دۆلار لە مامەڵەکانی لەگەڵ وڵاتانی جیهان بە تەواوەتی بەکارهێنانی دۆلار کاڵ بکاتەوە. حەوت بانک یەدەگەکەیان بە تۆنێک یا زیاتر زیادی کردەوە تا حەوت بانکی ناوەندی لەسەر ئاستی جیهان لەم ماوەیە ئەو یەدەگی زێڕەکە هەیەە هەر یەکەیان 1 تۆن یا زیاتر واتە زیاتر لە 2 تۆنیش ڕەنگە بەرزبوونەوەی تۆمار کردووە. گەورەترین بڕخراوەتە ناو سندوقەکانی وەبەرهێنانی زێڕ. ئەم سندوقانەی وەبەرهێنانی زێڕ کە وەبەرهێنەرە واتە ئەم ڕستەیە کە ئێستا من باسم کرد بە واتایەوەی کە وەبەرهێنەرێکی زیاتر ڕویان کردوتە سندوقەکانی وەبەرهێنانی زێڕ. ئەمە بە معنای بەرزبوونەوەی خواستە لەسەر زێڕ و هەرچی ئەمە یاسای بازاڕە هەرچی خواست بەرز ببێتەوە بێگومان نرخی ئەو بە ئەو کاڵایە جا هەرچیەک بێ لێرە کە باسی زێڕەکەین بەرزبوونەوە تۆمارەکە دواتاوە بەرهێنەرێکی زیاتر ڕووی کردوتە زێڕ کە هۆکاری ئەمەش وەکوتم نادڵنیایەکی ئابووری بازرگانیە کە لەسەر ئاستی جیهان هەیە و ئەو بەرزبوونەوە ئەو پێشبینیانش کە بۆ زێڕ هەیە کاریگەرە هەموو پێشبینیەکان لانیکەم بەشی هەرە زۆریان بەرەو ئەو ئاراستەیەکە زێڕ هێشتا لە سەرڕێڕەوی بەرزبوونەوەیە بەردەوامە لە بەرزبوونەوە بۆیە کڕیارێکی زۆرتر ڕووی تێئەکات بۆی کە بتوان لە داهاتوە قازانجێکی زیاتر بکە. هەر ئەسڵەنەوەی کە لە سەرەتای ئەم ساڵەوە پەنای برد بێتە بەرزێڕ هەتاوە کوێستا قازانجێکی یەکجار زۆری کردووە. زیادبوونی قەبارەی مامەڵەکردنیش لە بازاڕە بابەتێکی ترە لەم ماوەیە مامەڵەکردن لە بازاڕی زێڕا بۆ ئاستێکی زۆر بەرز بووەتەوە کە دیسانەوە ئەمەش بابەتی خواست و خستنە ڕووە و بۆتە هۆکاری بەرزبوونەوەی نرخی زێڕ لە بازاڕەکانی جیهان. ئۆنسەیەک زێڕ گەیشتووەتە سەر و 4000 دۆلار کە لە زانیاریەکانی پێشوا بۆم باسکردن ئەم ساڵ تەنها لە ماوەی ئەم چەند مانگا کە هێشتا ماومانە هەتاوەکو ساڵش کۆتایی بێت 40 جار لوتکەی مێژووی تۆمار کردووە زێڕ. ئەمە ئاستێکی پێوانەیە کە لە ساڵێکە لەو ئاستەیە بەو ژمارەیە ئاستی پێوانەی تۆمار بکە. سەرەتای ساڵی 2025 1 ئۆنسە زێڕ لە بازاڕەکانی جیهان بە 2625 دۆلار بووە. ئەمڕۆ بە 4045 دۆلارە. سەیری جیاوازیەکە بکەن نزیکەی زیاتر لە نیوە نزیکەی 150 لە ماوەی ئەم چەند مانگەیە نرخی زێڕ لە بازاڕەکانی جیهان بەرزبوونەوەی تۆمار کردووە. تا کەسێکەگە سەرەتای ساڵ ئۆنسەیەک زێڕ کڕی بێ هێشتا ینی کە ساڵیش کۆتایی نەهاتووە ئەو داهاتی کە ئەیبێ ئەو قازانجە کە ئەیبێ دووهێندە بووە. سەرەتای ساڵ مسقالێک زێڕ ئایارە 21 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 565,000 دینار بووە. دیارامە لێرەیە هەڵەڕوویداوە لە ئێستا بە 830,000 دۆلارە دینارە و وەکو باسم کرد لێرەشا بەرزبوونەوەیەکی زۆر تۆمار کراوە 265,000 دینار یەک مسقال زێڕی ئایارە 21 لە سەرەتای ساڵەوە هەتاوەکو ئێستا بەرزبوونەوەی تۆمار کردووە. با زانیاری زیاتر هەر لەم بارەیە وەربگرین. ئەم چارتە زۆر گرنگە لێرەیە پێتانەڵم کە ئاراستی پێشبینیەکان چۆنن و پێم وایە کە چی ڕوئەیات سیرکەن. لێرەیە ئەگەر بیبینین لەم چارتەیە ئەمە زێڕە کە بە شێوەیەکی بەردەوام بەرزبوونەوەی تۆمار کردووە. ئەمە پێنوێنی SP500ەیە کە پێنوێنی پشکەکانی 100 کۆمپانیای گەورەی ئەمریکیە و لە کۆتاییشا پێنوێنی دۆلارە. ئەبینین کە ئیندکسی دۆلار دابەزینی تۆمار کردووە بەڵام SP500
زێر بە بەردەوامی بەرزبوونەوە سیرکەن هەتا وەکو ئێستا ئەوەی کە ڕوویداوە هەر کاتێک پشکەکان دابەزی بێت زێر بەرز بۆتەوە بە پێچەوانەوە زێر ینی دابەزی بێت پشکەکان بەرز بۆتەوە بە معنایەوەیەکە و بەرهێنەران لەم لاوە ئەچن بۆ ئەو لاوە بە پێچەوانەوە بەڵام ئەمەی کە لە ئێستاە ڕۆئات و هەردووکی ئاراستیان بەرەو بەرزبوونەوەی بەردەوام بەرز ئەبنەوە ئەمە بارودۆخێکی نائاساییە کە ڕوئات و هەر ئەمە یەکێک لە هۆکارانەیە کە ئەتوانم بڵێم لەوانەیە بۆ خۆڕاستکردنەوە لە ماوەی داهاتووە و داهاتوویەکی نزیکی شان ڕەنگە ئاراستەی زێڕ و SP500 دابەزین تۆمارکە لە بەرەوەی کەوتم ئەمەی لێرە ئەیبینین بارودۆخێکی نائاساییە و نابێ ئەم شتە ئابەم جۆرە بێکە لە ئێستا ئەیبینین بەڵام ئەوەی کە گرنگە گۆڵدمان ساکس پێشبینی ئەکات ئەڵێ هەتاوەکو 2026 نرخی ئۆنسەیەک زەر ڕەنگە بکات ینی پێشبینی پێشیەوە بوو کە بگاتە 4600 دلار بەڵام ئێستا کە ئەم گۆڕانکاریانە ڕوویداوە بۆ 4900 دلار پێشبینیەکانی بەرز کردوێتەوە ئەڵێ تا نیوەی 2026 و ڕەنگە کۆتایی 2026 بەڵام ئەگەر هەر زێر بەم ئاراستەیە بەرز ببێتەوە ئەتوانین بڵین کە هەتاو کۆتایی ئەم ساڵیش ئەگەر ئاراستەی زەر بەم شێوەیە بێت ڕەنگە 4500 و 4600 پێشبینیەکانی گۆڵدمان ساکس تا کۆتایی ئەم ساڵ ببینێت هۆکارێکی تریشی ئەم بەرزبوونەوە توانین بڵین ئەو ناسەقامگیریە سیاسیە کە لەسەر ئاستی جیهان هەیە لە فەڕەنسا لە ژاپۆن نادڵنیایەکی سیاسی ناسەقامگیریەکی سیاسیەیە ئەوەش دیسان هۆکارە بۆ بەرزبوونەوەی نرخی زێر لەو ئاستەیە کە ئەتوانین ببینین بەڵام وەکوتم زێر بابەتێکە کە کاریگەری لەسەر ژیانی ئێمەش وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروستەکە بۆیامێ بۆم بابەتش بچمە لای پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێر با باسێکی بەرزبوونەوەی زەرمان بۆ بکات لە بازاڕەکانی هەرێمی کوردستان قارەمان سڵاوت لەبێ پێمان بڵێ بەرزبوونەوەی زێر چی لە بازاڕەکانی هەرێم کردو و ئاراستەکەی بەرەو کوێیە؟ بەڵێ زریان ئەو کاتت باش ئێستا من لە بازاڕی زێرنگرانم لە هەولێر دیمەنەکان بۆ دەگوازمەوە کات باز لە جمجۆڵی بازار دەکەین بۆ پێی کە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی زێر بازاڕەکان قەرەباڵغی بەخۆوە دەبینی ینی ئەوانەی کە زێڕیان هەبووە بەشێکیان پێویستیان بە پارە بێ ئێستا دێن دەیفرۆشنەوە لەگەڵ ئەوەش خەڵک هەیە دەیکڕێ بە ئەویکەوە لە داهاتوو قانزازی لێ بکە بۆ پێی کە بەرزبوونەوەکەی بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بوو بۆ شێوەی ئێستا بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە من لەگەڵ ئەوەی کە خەڵکێک دەبیندرێ لێرە هاتووە زێر دەکرێت بە هەمان شێوە هەشە دێ پرسیار دەکا بۆ ئەویکەوە بزانێت داهاتوو یاخود نرخی زێر بە چ شێوەیەک دەبێت من میوانێکم دەبێتن کە لەگەڵ یەشێک لە زێڕنگرەکان قسە دەکەین بۆ ئەوەی کەوا گفتوگۆ سەبارەت بە بازار بکەین و کاتت باشەوە لە بازاری زێرنگران بە بەردەوامی کە دێنە لات نرخەکان بەرز دەبێتەوە ینی ئەو کارچی ئەوەی کە دەبینین بازارش قەرەباڵغانی جموزۆ هەیە و خەڵکی شەیە بەڵێ ئەو کاتێوەش باش هۆکارەکەی ئەوەیە کە زێڕەکە گران بووە خەڵکیش هەتا شتەکە گران نەبیتن لۆی نایەتن ئەمە جاران لێرکانە کە زێر بە 606 بوو 670 بوو دەمانگوتە خەڵکی کاکە زێر بکڕن زێر بەرزترین ئارسی بەخۆوە دەبینێتن ئەوەیە هێستا کە دەیبینێت زێر بەرزترین ئاستی بەخۆوە بینیوە کە گەیشتی تا 830,000 بۆ هەر مسقاڵێکی ئەوە عیار 21 عیار 22 870,000 عیار 18 700,000 ئەو کاریگەریانەی کە ئێستا لەسەر ئەم کانزایە چیوای کرد کە ئەو بەرزی بوونەوەی بەخۆبینیتن ئەوە بوو کاتی خۆی کە ئافدەی نۆ باسمان کرد گوتمان ڕێژەی سوود دیاری دەکرێتن ئەوە بوو کە دیاریش کرا بە دابەزاندنی 125 خاڵ هەر کاتێکیش دابەزینی بەخۆبینی و ڕێژەی سوور ڕاستەوخۆ زێر بەرزی بەخۆ دەبینێتن لەگەڵ ئەوەشدا خواستێکی یەکجار زۆری لەسرە لە جیهان خاستن سین رووسیا و هیند کوردستان دایمەن خواسی لەسەر بووە ئێستاکەش ئەها نبین ئێستا بە چای خۆتان دەبینن بازار جمجۆڵی زۆر لەسرە ئێستا بەس زێرەگرەکان زێری دەفرۆشن فرۆشتن نییە خەڵک نایفرۆشی بەس دەکڕیتن دەڵەتین نەکو گرانتر بیتن بەڵێ هەتا وەکو خواز لە جیان هەبیتن بەڵێ زێر زیاتر بەرزی بەخۆ دەبینێتن ئەمڕۆ نزیکەی 30,000 دینارێک بەرزبوونەوەی بەخۆ بینانی
25,000 بۆ 30,000 چاوەڕوان دەکرێت سبەش بە هەمان شێوە لەگەڵکردنەوەی دوکانەکانتان یاخود شوێنی کارەکانتان جارێشتر بەرز بنەوە بکەن. بەڵێ زێر لە ئەسڵدا وەکو ئۆنس لە داهاتوو دەبی 4,100 دلار 4,150 دلار تاوەکو 4,200 دلاری ببینێتە ئەوە وەکو ئۆنس. بینە سەر دینار ئەو کاتی دەبتە 850,000 تاوەکو 860,000 بەرزبوونەوە بەردەوامە لەبەر هۆکارە جیهانیەکان کە خواستێکی یەکجار زۆری لەسرە لەگەڵ ئەوەشدا ئەمریکا تا ڕادەیەک حکوومەت لە کار کەوتووە ئەوەیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر زێر بەرزی بەخۆ دەبینێتە زاوا بوو لەکنت ینی چەند مسقال دەکاتنەوەی کە بڵێ ئەوە ئێستا پێشەوی زاوا بوو تقریبا 6 مسقالی کرد ئەوەی هێستا کە جواب بزانم هەر 8 مسقالی دەکاتن خەڵک ئێستا بەخۆکە تیا دەرێتن بە هێستا بیکەم لە سپێنێ چونکە سپێنێ دێمەوە گرانتر دەبیتن. بەڵێ لە خزمەتی زریانەوەی کە ئەم زێڕێگرە باس کرد ینی شکردنەوەی بۆ کرد کە نرخەکان بەرەو بەرزبوونەوە دەڕابوو پێی کە خواستی کڕینی زێر لە بازاڕەکان هێزگار زۆر بەسەرباری ئەوەی کە جم و جۆڵەکان لەسەر ئاستی جیهان هەیە بۆ کردنی زێر لە هەمان کاتدا لە هەرێمی کوردستانی ژۆک لە دیمەنەکان دەیبین قەرەباڵغی زۆر هەیە لە بەشێکی زۆری دوکانەکان لە بەردەم دوکانەکان ئەوانەی کە دایانەوێت بچنەوە پرۆسی هاوسەرگیری وەک باسی کرد ئێستا بەخۆ کەوتونە بۆ ئەوەی کەوا بتوانن چەند مسقال زێڕێک بکردن نەوەک لە ڕۆژانی داهاتوو نرخەکانی بەرزتر بێتەوە توانای ئەویان دەبێت کە پرۆسی هاوسەرگیریش ئەنجام بدەن. باشە سپاس قارەمان جەوهەر پەیام نێرمان لە هەولێرەوە کە لەگەڵمان بووی. سپاس بۆ خۆت و سپاس بۆ میوانەکەشت. میوانەکەی قارەمان باسی ڕێژەی سوودی کرد لە ئەمریکا. بەڵێ ئەگەر ڕێژەی سوود کە پێشبینیش ئەکرێت لەم مانگەیە جارێکی تردا ببەزێ ئەوەش دیسانێکێکی تر لە هۆکارەکانی بەرزبوونەوەی زێڕ و پێشبینی کرێت تا کۆتایی ساڵ جگە لەم مانگە جارێکی تریش دابەزین تۆمار بکات با بزانێکین زێڕ چی بەسەردێت تاوەکو کۆتایی ئەمساڵ. بەڵام ئەمێ بچمە لای هەواڵێک دەربارەی موچەی عێراق زۆرمان باسی هەرێمی کوردستان کرم جاریان باسی عێراقەکەین. ڕاوێژکارێکی سەرۆکوەزیرانی عێراق ئەڵێت موچەی ساڵی 2026 بە تەواوی مسۆگەر کراوە. ئەشڵێت هەر قسەیەکی پێچەوانە لەو بارەیەوە تەنها بۆ نانەوەی پشێویە. مەسەر محەممەد ساڵح ڕاوێژکاری دارایی سەرۆکوەزیرانی عێراق لا لێدوانێکە دڵنیایی ئەوەی داوە بە هاوڵاتیان کە حکوومەت توانای دەستەبەرکردنی موچەی تەواوی فەرمانبەران و خانەنشینان و سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی لە ساڵی 2026 هەیە. ڕوونیشی کردەوە ئەو دواکەوتنەی لە چەند مانگی ڕابردووە لە کاتی دابشکردنی موچەیە ڕووی داوە بەهۆی هۆکاری تەکنیکی و ئەنجامدانی ڕێکارەوە بووە هیچ پەیوەندیەکی با بوجە یان دۆخی دارایی گشتیەوە نەبووە. لە بەرەوەی کاتەکە دواکەوت دەنگۆیەکە بوو ئەیان وت کە کاش کەمە لە عێراق بەڵام دیارە ئەم ڕاوێژکارە ڕەدی ئەکاتەوە. ڕاوێژکارێکی سەرۆکوەزیرانی عێراق یان ڕاوێژکارەکەی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێت حکوومەت لە مانگی تەمووزی ڕابردووە دەستی بە ئامادەکردنی بودجەی ساڵی 2026 کردووە دوای تەواوبوونیشی ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرێت. لە بەرامبەر ئەو وتانی ڕاوێژکارەکەی سەرۆکوەزیرانی عێراق نەبیل مەرسومی ئابووریناسی عێراقی بە شێوەیەکی گاڵتە ئامێز لە پەڕەی فەرمی خۆی لە فەیسبوک نووسیویەتی باشە کە موچە مسۆگەرە بەڵام بە چ نرخێکی ئاڵوگۆڕ. دیسانەوە باسی قسەی ڕاوێژکاری دارایی سەرۆکوەزیرانی عێراقەکەم کە ئەڵێت عێراق بووە بە سەرەکیترین کڕیاری زێڕ لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی بەو پێی بە گوێرەی ئامارەکان ڕۆژانە 50 بۆ 70 کیلۆگرام هاوردە ئەکات و لە ڕیزبەندی یەکەمی وڵاتانی عەرەبیایە. جەختیشی لەوە کردووەتەوە کە عێراق بە جێبەجێکردنی پرۆژەی شاری جیهانی زێڕ ئەمە پرۆژەیەکی گرنگە لە عێراق هەوڵەیات پیشەسازی زێڕ و زەڕنگەری لە وڵاتەکەیە خۆجێی بکات. مەسەر محەممەد ساڵح دەربارەی کاتی تەواوکردنی شاری جیهانی زێڕوتی 2 بۆ 5 ساڵ ئەخایەنێت بەڵام بە شێوەی بەشبەش و قۆناغ بە قۆناغ بە سەرپەرشتی وەزارەتی بازرگانی و بە هەماهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی نیشتیمانی وەبەرهێنان ئەخرێتە کارەوە واتە چاوەڕێ ناکەن کۆتایی پێبێت و دوای 5 ساڵەکە بیکەنەوە بەش هەر قۆناغێکی تاوە ببێ شارەکە ئەکەنەوە. پرۆژەی شاری جیهانی زێڕ لە بەغا
یەکێکە لە پرۆژە زەبەلەحەکانی عێراق بۆ پەرەپێدانی ئابووری و فرەچەشنکردنی ئابووریەکەی، ئامانجلەی خۆجێیکردنی بەرهەمهێنانی زێڕ و کردنەوەی ناوەندەکانی فێرکاریە بۆ ئەوەی پایتەخت ببێت بە جەمسەرێکی پیشەسازی زەر لە ناوچەکەیە. شارەکە کارگە و بازاڕی مۆدێرن و سەردەمیانە و بۆرسەی زێڕ لەخۆ ئەگرێت و بە پەلکێشکردنی وەبەرهێنەری ناوخۆیی و دەرەکی هەلومەرج بۆ ڕەخساندنی هەلیکاری بەرفراوان و گەشەی هەناردە ئەڕەخسێنێت. حکوومەتی عێراق بەنیازە بە جێبەجێکردنی پرۆژەکە پشتبەستن بە هاوردەی زێڕ کەم بکاتەوە پیشەسازی زێڕ ببێت بە سەرچاوەیەکی جێگیری داهاتی نانەوتی لە عێراق. با لێرە باسێکی شاری زێڕ بکەین لە عێراق، بزانێکین ئەم پرۆژە گرنگە چییە، چه ئامانجێکی هەیە، لە چه قۆناغێکایە و چه گۆڕانکاریەک لەسەر عێراق هاوردەی زێڕەکەی و پیشەسازی زێڕ لە وڵاتە دروست ئەکات. ئەوەی کە باسم کرد بارودۆخەکەی لە ئێستاە بەڕەسمی ئەم پرۆژەیە پەسەند کراوە ئێستا، ینی ئەو قۆناغی کە ئێستا پرۆژەکە تایە وەستاوەتەوە ئەوەیە کە ئەیانەوێت زەوی دابین بکەن و مۆڵەتەکان بۆ دروستکردنی وەربگرن. دیاریکردنی زەوی وەرگرتنی مۆڵەتی ژۆکەوتم ئەمە قۆناغەکەی کە هێشتا لە جێبەجێکردنان و وەزارەتی بازرگانیش لەگەڵ وەبەرهێنەرە دەرەکی و ناوخۆیەکان لە دانوستانایە بۆی ئەگەر هەر زەویەکە دابین کرا وەبەرهێنەران دەست بکەن بەوەی کە وەبەرهێنان بکەن، بیناکان دروست بکەن، ئەو کەرەستە و ئامێرانە کە پێویستە بۆ شارەکە بیهێنە ناو پرۆژەکە و بۆ ئیتر دەست بەکارەکانی بکە. شوێنی پرۆژەکە لە شاری ئابووریە لە بەغاواتە ئەم پرۆژەیە لەم شوێنە جێبەجێ ئەکرێت. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. پێک هاتەی پرۆژەکە بەم شێوەیە کارگەی پیشەسازی تایبەتی تایە. ئەم کارگە پیشەسازیانە بۆ دروستکردنی زێڕن، واتە زێڕ دروست ئەکەن و ئەیخەنە بازاڕەکانەوە، یاخود ئەگەر بگاتەوە ئاستا هەناردەی ئەکەن و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە چیتر پشتبەستن بە هەناردە، پشتبەستنی عێراق بە هاوردا ببورن کەم ببێتەوە. ناوەندی فێرکاری و لێکۆڵینەوەی پێشکەوتوو لە خۆ ئەگرێ. خۆی ئەم پرۆژەی شاری زێڕە بۆ دروستکردنی زێڕە، بۆ دیزاینکردنیەتی و هەموو ئەمانە پێویستی بە هێزی کاری پسپۆڕ و لێ هاتووە. بۆیە ئەمە یەکێکە لە قۆناغە سەرەکیەکان کە ناوەندی فێرکاری بکەنەوە بۆی کە هێزی کاری بۆ پەروەردە بکەن کە بتوانن لە پرۆژەکەیە کار بکەن. جاگەر پرۆژەیەکی ئاوا بخەنەگەڕ و بیانەوێت سوود لە هێزی کاری بیانی ببینن بەواتایەوەی هیچیان نەکرد. بۆیە ئەمە یەکێکە لە گرنگترین ڕێکارەکان کە ئەیانەوێ لە هاوڵاتیانی ناوخۆ هێزی کاری پسپۆڕ ئامادە بکەن بۆی کە بتوانن لە پرۆژەکەیە کاری دیزاینکردن و کاری دروستکردنی زێڕ بکەن. بازاڕی گەورە و سەردەمیانە لە پرۆژەکەیە ئەبێت، واتە ئەمە لە پرۆژەکەیە هەم زێڕەکە دروست ئەکرێت، هەم لە ڕێگەی بازاڕەکەەوە ئەخرێتە بەردەستی کڕیاران. بازاڕەکان وەکو لێریا باسم کردووە بازاڕی مۆدێرن و پێشکەوتوو ئەبن بۆرسەی زێڕی لێبێ. ئامانج لەم بۆرسەی زێڕە ئەوەیە کە لەوێ بە شێوەی ڕۆژانە نرخ دیاری بکرێت، چاودێری نرخەکان بکرێت و ڕێگری بکرێت لە ئەو ناشەفافیەت و ئەو گەندەڵیە هەیە و ئەو پارەسپیکردنەوە کە هەندێک جار لە ڕێگەی کڕین و فرۆشتن و هەناردە و هاوردەی زێڕەوە ڕوئەیات. تاقیگە و سنتەری کۆنتترۆلی کواڵیتی ستانداردیش یەکێکی تر لە پێکهاتەکانی پرۆژەکە هەر لێرەیە لە پرۆژەکە ئەم تاقیگەیە هەیە بۆی ئەو زێڕانەکە لە پرۆژەکە دروست ئەکرێت یان لە بازاڕەکەی کڕین و فرۆشتنی پێکرێت تاقی بکرێتەوە، ئەیارەکەی بزانێکم بە شێوەیەکە و هەموو کارەکان لە 0 بۆ 100 بۆ دروستکردنی زێڕ ئەو زێڕە جوانکاریە کە ئەخرێتە بەردەستی هاوڵاتیان لەم پرۆژەیە ئەنجامەدرێت. با زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین.
تاوکردنیان پرۆژێ وەکوتم بۆ 5 ساڵی پێچە بەپێی پێشبینیەکان هەرچەندە دایما لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش عێراق ینی ئەگەرێکەیە بۆی کە پرۆژەکان بە هۆکاری کتوپڕ بە ڕووداوی نەخوازراو پەکیان بکەوێت بەڵام ئەگەر هیچ ئاستەنگێک نێتە سەرڕێ 2 بۆ 5 ساڵی ئەوێت بۆی ئەم پرۆژەیە تەواو بکرێت ناوێستن لە ڕێگەی 5 ساڵەکە هەر قۆناغێک تەواو ببێ قۆناغ بە قۆناغ ئەیکەنەوە سوودی لێبینن جا قۆناغەکان ئابم شێوەیە 4 قۆناغا لە قۆناغی سفرەوە دەست پێکا قۆناغی سفر کە 3 بۆ 6 مانگە ئامادەسازی و هەڵسەنگاندن لە ئێستا دەستی پێکردەوە وەکوتم زەوی دابین ئەکەن مۆڵەت وەرئەگرن هەڵسەنگاندن ئەکەن بۆی کە بتوانن بە قۆناغ بە قۆناغ ینی ئەم کارانەی ترکە لە دوای قۆناغی سفرەوە ئەکرێت جێبەجێ بکەن قۆناغی 6 بۆ 8 مانگی ئەوێت ژێرخانی بنەڕەتی و ناوەندەکانی فێرکردن لەم قۆناغا دروست ئەکرێت ژێرخانی بنەڕەتی مەبەستم بۆ نمونە ژێرخانی ئاوە ژێرخانی کارەبایە ژێرخانێکی ترکە لێرە زۆر بنەڕەتی و زۆریش گرنگە ژێرخانی ئەمنی و بڵین ئاسایشە بۆی کە ئەم بازارە بازارێکی زۆر گرانبەها ئەبێت لە بەرەوەی کە مامەڵەی زێڕی تیاکرێت دروستکردنی زێڕی تیاکرێت بۆیە دروستکردنی ناوەندە ئەمنیەکان لێرەش یەکێکە لە ژێرخانە بنەڕەتیەکان و لە سەرەتاییترین قۆناغەکانە جێیان بۆ کردوێتەوە قۆناغی 2 بۆ 36 مانگی پێچێ کارگەکانی بەرهەمهێنان و یەکە پیشەسازیەکان لەم قۆناغەیە دروست ئەکرێن واتە ئەو کارگانەکە بۆ دروستکردنی زێڕن لەم قۆناغەیە دروست ئەکرێت و ئیتر وردە دوای تاوابوونیان کە 12 بۆ 36 مانگی پێچێ ئەکەونە کار قۆناغی کۆتاییش 8 بۆ 6 مانگە بۆرسە و تۆڕی هەناردا لەم قۆناغەیە دروست ئەکرێت کە وەکووتم بۆرسەکە بۆ دیاریکردنی نرخ بۆ دروستکردنی شەفافیە لە مامەڵە بەزێڕ و نەهێشتنی پارەسپیکردنەوەیە بەم بابەتە. ئامانجەکانی پرۆژەی شاری زێڕ لە عێراق لە بەغا یەکەمیان بەرهەمهێنانی زێڕە لە ناوخۆ کە تۆ زێڕت لە ناوخۆ بەرهەمهێنا ئیتر پشت بە هاوردا کەم ئەەکەیتەوە دراو کەمتر ئەچێتە دەرەوە بۆ هاوردەی زێڕ و ئەمە بابەتێکی زۆر گرنگە لەبەرەوەی کە ئیتر کاریگەری لەسەر داهاتی نانەوتی وڵاتیش دروستەکە بە هەموو بەرزبوونەوە و دابەزینێکی نرخی نەود ئابووری وڵاتەکە لەو ئاستا بەرچاوەیە ناکەوێتە ژێر کاریگەری و ڕخساندنی هەلی کار بابەتێکی ترە وەکو باسم کرد ناوەندی فێرکاری تایە بۆی لە هاوڵاتیانی عێراق لەم پرۆژەیە سوود وەربگیرێت و بتوانن هەلیکاری پێ بڕەخسێنن و پشت بە هاوڵاتیانی بیانی نەبەستن وەکو هەموو کەرتە گرنگەکانی ترکە لە دەرەوەی وڵات هێزی کاری بۆ دێت دامەزراندنی ناوەندی فێرکاری بابەتێکی ترا کە دیسان پەیوەستە بە هەلیکارەوە ئەوانەی کە لەو ناوەندە کارەکەن هەموویە بێ کەسانی پسپۆڕ و شارەزا بن بۆ دیزاینکردن و دروستکردنی زێڕەکە دامەزراندنی بازار و بۆرسەی تایبەت بە زێڕ ئەمەش بابەتێکی گرنگە لەبەرەوە ئەمە یەکێکە لە ئامانجەکان وەکوتم ڕێگریەکە لە سپیکردنەوەی پارە و بە تەواوەتی نرخەکان ڕێک ئەخاتەوە ڕێخستنەوەی هەناردە و هاوردەی زێڕیش بابەتێکی ترا بە تەواوەتی ئەمە کاریگەری لەسەر ئابووری عێراق دروست ئەکات گرنگی پرۆژەکە لەم بابەتانەیە یەکەمەوەی کە داهاتی نانەوتی بەرز ئەکاتەوە پێشتریش باسم کرد چیتر لەو ئاستە بەرزەیە پشت بەنەوت نابەسترێت و هەموو گۆڕانکاریێک لە بازاڕی جیهانیە گۆڕانکاری لەسەر ناوخۆ دروست ناکات و بەرزبوونەوەی هەناردەی زەر دیسانەوە پێیوەستە بە داهاتی نانەوتیەوە دراو بۆ وڵات دەست ئەخات نەک ئەوەی کە دراو لە وڵات بچێتە دەرەوە ناسەقامگیری نرخەکان نامێنێت شەفافیەتی زیاتر دروست ئەبێت و پێگەی عێراقیش لە ناوچەکە بەرز ئەکاتەوە لە بەرەوەی کە لە ناوچەکەی چەند وڵاتێکمان هەیە کە لە زێڕە پێگەیەکی باشیان هەیە لە پیشەسازی زێڕا و عێراقیش چێتە ڕیزبەندی ئەو وڵاتانەوە بەڵام با باسێکی پێویستەکان و ئالنگاریەکانیش بکەین بزانێکین لەم بابەتەیە ئالنگاریەکان بە شێوەیەکن یەکێکیان ئەوەی کە ئەم بابەتە ئەم بازاڕی پیشەسازیە وەکو وتم بازاڕێک وە شارێکی گرانبەهایە باسی زێڕە و بەرهێنانێکی زۆر لە قەبارەیەکی زۆرا پێویستێتی کە ئەمە بێدابین بکرێت لە ناوخۆ و لە دەرەوەی وڵات بێگومانە مەکاری زۆری پێویستە ڕاهێنانی سەرچاوەی مرۆیی پسپۆڕ یەکێکی ترە لە ئاستەنگەکان هەرچەند مشوری لێ خوراوە ناوەندی فێرکاری ئەکرێتەوە لە شارەکە بەڵام ئەمە بابەتێکە کە بێگومانەمەش پێویستی بکاتە لە بەرەوەی کە هێزی کاری پسپۆڕ بە ڕۆژێک و دوان و ڕەنگە چەند مانگێکیش دروست نەبێت داڕشتنی یاسای ورد و ڕوون ئەم شارە بێگومان پێویستی بەوەیە کە یاسای بۆ دابڕێژرێتەوە سەر لە نوێ لە بەرەوەی کە مامەڵەی نایاسایی و ناشەفافیە لە بازاڕەکەیان نەمێنێت و کێبڕکەی وڵاتانی ناوچەکەش ئاستەنگێکی ترە لە بەردەمی عێراق لە بەرەوەی کەوتم
بۆ نمونە ئیمارات، بۆ نمونە هندستان، ئەمانە و تورکیا ئەو وڵاتانن کە لە ڕووی زێڕەوە لەسەر ئاستی ناوچەکە پێگەیەکی باشیان هەیە و عێراق بۆی بتوانێت لەم بابەتەیە خۆی بسەلمێنێت جێپێی خۆی بکاتەوە ئەبێ کێبرکێ لەگەڵ ئەو وڵاتانەیە بکە کە چەند ساڵێکە لە ناوچەکە و لەسەر ئاستی جیهانیش جێپێی خۆیان کردووەتەوە. بەڵام جیاواز لە بابەتی زێڕ ئەمڕۆ زۆر باسی زێڕمان کرد با لە زێڕ دووربکەوینەوە باسێکی ئەو پێشانگا گرنگە بکەین کە لە سلێمانی بەڕێوەیە حوتەمین پێشانگەی نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بە بەشداری دەستگای چاپ و بڵاوکراوە ناوخۆی و بیانیەکان بەردەوامە. پێشانگاکە لە ڕۆژی هەینی ڕابردووەوە دەستی پێکردووە و بڕیارە تا ڕۆژی دووشەممەی هەفتەی داهاتوو بەردەوام بێت. ڕۆژانە لە سەعاتدەی بەیانی هەتا هەشتی ئێوارە بەڕووی خوێنەران و سەردانکەرانە کراوەیە. هەزاران ناونیشانی جیاوازیش لە پێشانگاکە خراونە ڕوو. بێگومان کتێبی دەگمەنیشتان لەوێ دەست ئەکەوێت بە نرخێکی کەمتر لەو نرخێکە لە بازاڕەکان هەیە، بۆیە پێشنیارەکەین کە سەردان بکەن و سوود لەو کتێبانە ببینن کە لە پێشانگاکە لەلایەن دەستگا جۆراوجۆرەکان خراوەتە ڕوو. با لە ڕێگەی شاشەی کورسات نیوزۆ ئێمەش سەردانی پێشانگاکە بکەین. پەیامنێرمان ئەمیر محەممەد لەوێ ئامادەیە. ئەمیر سڵاوت لێبێ باسمان بوو بکە بزانین ئەمڕۆ پێشانگاکە بە شێوەیەکە و کڕین و فرۆشتن لە پێشانگاکە سەردانی هاوڵاتیان ئەمڕۆکە چۆنە جیاوازێکی چێ لەگەڵ ڕۆژانی پێشووتر. زریان سڵاو لێبێت جیاوازت باش. لە هەینی ڕابردووە کە پێشانگاکە کراوەتەوە بە بەردەوامی هاوڵاتیان خوێنەران دێن سەرداری پێشانگاکەگەن. پێشانگاکە بۆ ئەم ساڵ کۆمەڵێک بەرهەمی نوێی تایەوە، کۆمەڵێک بەرهەمی زۆر زۆری تایەوە، هەروەها بۆ کەسانی کە بە تایبەت بانمون پێت بڵێن بۆ نمونە توێژینەوەیان هەیە. ئەم ساڵ جیاوازە ساڵانی دیکە پێشانگاکە لە ١٧ ناوەندەکانی کە بەشداریان تێدا کردووە ناوەندی دەرەوەی سلێمانی و هەرێمی کوردستانە ناوەندی دەرەوەن بەشداریان کردووە لە پێشانگاکەدا کە ئەمەش دەرفەتێکی زۆر زۆر گونجاوە ڕەخسێنێ بۆ کەسانی کە توێژەرن و توێژینەوەیان هەیە بۆ ئەوەی کە سەرچاوی زۆر زۆر جیاوازیان دەستکەوێت. یعنی من هەر لە ئەوانی کە گفتوگۆم لەگەڵاکردن و هەم لە هاوڕەکانی خۆشم کە گفتوگۆم لەگەڵاکردن بەڕاستی باسییان لەوە کردو کە ئەم پێشانگایە بۆ ئەو بابەتە سوودێکی زۆری تیا. جیاواز لەوە بەرهەمە ناوخۆییەکانیش با بڵێنەوە بابەتانی کە لە ناوەندەکانی ناو هەرێمی کوردستانەوە خەریکی سەرقاڵی چاپ و پەخش و بڵاوکردنەوە، یعنی ئەوانیش بە هەمان شێوە بە بەردەوامی بەردەم کۆشکەکانیان کەشتی تێدا دەفرۆشن بە بەردەوامی هاوڵاتی جم و جۆڵی تێدا دەکات وە دێن خوێن یاخو بڵێن کتێبی دڵخوازی خۆیانەکردنەوە. بۆ ئەم ساڵیش لە پێشووتریشدا من باسیەوەم کرد کە 50,000 ناونیشان لە نێو ئەم پێشانگایەدا بوونی هەیە، لە حوتەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانیدا بوونی هەیە. لەو 50,000 ناونیشانە 3,000 ناونیشانیان ناونیشانی نوێن بۆ یەکەم جارن کە بڵاو دەکرێنەوە یاخود با بڵێن وەردەگەڕن بۆ سەرزمانی کوردی. اینجا وەک دەزانین یعنی ئەم پێشانگایە ساڵانە کۆمپانیای ئەتڵەس ئەسیل و کۆمپانیای با بڵێن بە هاوبەشی دەیکاتەوە. ئەم ساڵیش ناونرا خولی سەرۆک جەلال تاڵەبانی ڕۆژی کردنەوەکی کەوتە کاتی کۆچی ساڵڕۆژی کۆچی دوایی سەرۆک مامجەلال و هەر بۆیە ناونرا سەرۆک جەلال تاڵەبانی و لێرە دامەزراوی سەرۆک مامجەلال کە بەشەکن لە هاوبەشانی ئەنجامدانی پێشانگاکەی حوتەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لێرە ئامادەین. با من بچمە لای مامۆستا کاروان هەندێک گفتوگۆ لەگەڵەوە بکەم. ئەو نوێنەری دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانیە، بە هەندێک گفتوگۆی لەگەڵا بکەم بزانم پێشانگای ئەم ساڵ چۆن بەڕێوەچێت. کا کاروان سڵاو لێبێت چۆن کاتەوە باش ئەگەر بەگشتی بۆم باس بکەیت پێشانگاکەی ئەم ساڵ چۆن بەڕێوەچێت. ئامارێکی بەردەست لە بەردەستدایە کە تاوەکو ئێستا ڕێژەی فرۆشتنی کتێب و فرۆشتن لە پێشانگاکەدا چۆن بووە؟ سەرەتا زۆر سپاسی کەناڵی کورساتەکەم و دەستخۆشیان لێکەم کە هاوکارێک و پاڵپشتێکی باشی حوتەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتی و خولی سەرۆک تاڵبانی بوون. سوپاسدانەکەین. عادەتەن ئاماری کۆتاییە ئامارێکی دقیق ساڵانە کە لە پێشنگاکە وەرەگیرێ لە کۆتاییە لە کۆنگرەیەکە ئەعلانەکرێ، بەڵام لە ئێستا هیچ داتایەکی فەرمی لە بەردەست نییە کە بە جەنابتان بڵێن. باشە بەگشتی ئەوەی کە ئێوە تێبینیتان کرد بێت سەردانی کرد ڕێژەی سەردانی کرد چۆنە و با بڵێن ناوەندەکانی کە لێرن ڕازین لە پێشانگاکە بۆم ساڵ. طبعا حوتەمین پێشانگای نێودەوڵەتی کە جیاوازترە لە ساڵانی تر لەبەرەوە بەناوی سەرۆک تاڵەبانیەوەیە. لە ئێستا شایمە لە خۆمان لە دۆخێکی ئابووری خراپداین بەبوونەوەی کە
شایستەدارایەکان لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە بۆ هەرێمی کوردستان هەندێکی ڕاژیرا وەستاوە ئەمە بە نسبەتێک کاریگەری بووە بەڵام کتێب دۆستی خۆی هەیە حەزی خۆی هەیە خەڵکی خۆی هەیە بە نسبەت ئەوەی کە زائیر چەندێک سەردانی پێشەنگاکەی کردووە ئێمە ڕازین و قەرەباڵغی و کڕیاری کتێب زۆرە ئەمساڵ کەوەی بە چاوە بیندرێ تا ئێمە تا ئێستا لێی ڕازینەوە بەشێکی عادەتەن خەڵکی ژەنێکی خۆی هێشتۆتەوە بۆ ڕۆژەکانی ئاخیر کە سیانزەی مانگە تا سیانزەی مانگیش دۆخەکە و بارودۆخەکە و ژمارەکە و کڕیار و فرۆشیار گۆڕانکاری گەوری بەسەرادێت. سپاس بۆ زانێرەکانیشت. زریان اینجا منە مێشتێکە پێ بڵێم ئێمە بە پێی و تەجروبەی کە ساڵانە لەگەڵ پێشانگاکاندا هەمانە ڕۆژانی پێنجشەمان و هەینی ئەمیر با من پرسیارە کرد لێمانە دەبنە ڕۆژانی ئاڵتوونی بۆ پێشانگاکان و بە تایبەتی بۆ پێشانگای کتێب پێدەچێتی تر بەیانی و جوو بەیانی ڕۆژانێکی زۆر قەرەباڵەختر بن و ڕۆژانێک بن کە زۆرترین کە سەردانیان تێدا بکات چونکە ئەو ڕۆژانی پشون و هەرچەندەوە خۆی ئاماژەی پێکرد یعنی کاریگەری قەیرانی دارایی و نەبوونی موچە زۆر کاریگەری هەیە بە سەرجەم سێکتەرەکانەوە لە نێویشان پێشانگاکان و پێشانگای نەوەڵاتی کتێبیش بە هەمان شێوە بەڵام ئیتر ئەوەی کە هەیە ئەم پێشانگایەکی نەودەوڵەتیە و ئێستاش دەبینن ینی ئەحمەد پێشێ من ڕاستەخۆ کۆتایی پێ بێنم یعنی کڕیارێکی باشەیە هاوڵاتیەکی باشەیە سەردانیکەرێکی باشەیە لە نێو پێشانگاکەداوە بە بەردەوامی دێن و سەردانی دەکەن و لێرە هەر یەکەیان و بە شێوەیەک کتێبی دڵخوازی خۆیان هەڵەبژێرن. سپاس پێیان نێرمانە میر محەممەد لە شوێنی پێشانگاکەوە لەگەڵمان بە هەڵبەتە من ئاگادارم کە ئەمیر خوێنەرێکی زۆر باشە بە تەمابووم لی پرسم بزانێکم چ ناونیشانێکی نوێی کڕیەوە بێ ئەمەشی بناسێنێ بۆی ئەمەش بخوێنینەوە بەڵام بە هەر حاڵ سپاس ئەمیرمان دوو نەبی. با بچینە لای راپۆرتێکی واڵ ستریت جورنال. واڵ ستریت جورنال ئەڵێ چین لە ڕێگەی کەناڵێکی دارایی شاراوەوە پارەی نەوتی هاوردەکراو لە ئێرانەوە ئەیات. هەروەها ئەڵێت مامەڵەی ئاڵوگۆڕکردنیش لە نێوانیانە بە شێوەی بازرگانیانی ئاڵوگۆڕ هەیە واتە ئێران بابەتێک ئەیە بە چین و چین لە بەرامبەرە کاڵایەک یا بابەتێکی تریاتێ لە جیاتی پارە. کۆمپانیا چینیەکان واڵ ستریت جورنال ئەڵێ بەشداریەکەن لە پرۆژە ژێرخانیەکانی ئێرانە. لە هەمان کاتا بلومبەرگ ئەڵێت دوای ئەوەی ئەمریکا سزای خستوەتە سەر کۆمپانیایەکی نەوتی چینی بەندەری چینگداو هەندێک ڕێکاری نوێی ڕاگەیاندووە کە ئامانج لێی سنووردارکردنی هاوردەی نەوتی ئێرانە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنال لە راپۆرتێکدا باز لەوە دەکات کە چین لە ڕێگەی کۆمپانیایەکی بیمەی حکومی و دامەزراوەیەکی داراییەوە پارەی نەوتی هاوردەکراو لە ئێرانەوە دەدات و لە ڕێگەی تۆڕێکی دارایی شاراوەوە خۆی لە سزاکانی ئەمریکا دەرباز دەکات بە گوێرەی راپۆرتەکە کە کۆمپانیا چینیەکان لە بەرامبەر ئەو نەوتەی کە پەکین لە تارانی دەکرێ بەشداری لە پرۆژە ژێرخانەکانی ئێراندا دەکەن. بڵاوبوونەوەی راپۆرتەکە لە کاتێکدایە کە ڕێکەوتنی دەساڵی ئێران و وڵاتانی پێنج کۆیەک بە شێوەیەکی ڕسمی کۆتایی پێهاتووە و سزاکانی نەتەوە یەکگرتوەکان دژی ئێران دیسانەوە خراونەتە بواری جێبەجێکردنەوە. راپۆرتی وۆڵ ستریت جۆرنال دەڵێ ئەو ڕێڕەوە تۆڕە شاراوەی ئێران و چین لە بازرگانیەکەیدا پەیڕەوی دەکەن پێویستی بە سیستمی بانکی نێودەوڵەتی نییە و دەرچەیەکی هیوای بەڕووی ئابووری سزادراوی ئێراندا کردوێتەوە. لە زاری چەند بەرپرسێکی ئەمریکاشەوە دەڵێ ساڵی 2024 ئێران لە سەدانەوەی نەوتەکەی بە چین فرۆشتووە و بەڕێکارەکانی دەربازبوون لە سزاکان بە هەناردەینەوت بۆ چین 8 ملیار و 400 میلیۆن دۆلاری دەستکەوتووە و بە بەشداریکردنی چین لە پرۆژەکانی دارایی پێویستی بۆ ژێرخانەکانی دابین کردووە. لە کاتی چوونە دەرەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە لە کاتی کابینەی یەکەمی ترەمپ و گەڕانەوەی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران هەتا ئێستا پەکین سەرەکی ترین کڕیاری نەوتە لە تاران. ترەمپ لەگەڵ دەست بەکاربوونی لە کابینەی دووەمیش بڕیاری ئەو پەڕی فشاری بۆ سەر ئێران ئیمزا کرد کە ئامانجی سفرکردنەوەی فرۆشتنی نەوتی تارانە بۆ ئەوەی ناچاری بکات لە بەرنامە ئەتۆمیەکە پاشەکشە بکە بەڵام پێدەچێ سەرەڕای ئەو بڕیارە سزادانی هەندێک دامەزراوەی چینی هێشتا مامەڵەی نەوتی ئەو دوو وڵاتەش بەردەوامە.
لەلایەکی دیکەوە ئاژانسی بلومبرگ لە راپۆرتێکدا باسی لەوە کردووە کە هەندێک لە تێرمیناڵەکان لە بەندەری چینگداۆ چین لە ڕاگەیەنراوێکدا ڕێکاری نوێیان بۆ هاتنی نەوتەڵگرەکان بۆ بەندەرەکە خستۆتە ڕوو بە گوێرەی ڕاگەیەنراوەکە ڕێگیری دەکرێت لەو کەشتیانەی تەمەنیان سەر و 31 ساڵە هەروەها ئەو کەشتیانی ناسنامەی تۆمارکراوی خۆیان لە ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانی گۆڕیوە یاخود مۆڵەتی نایاسایی بەکاردەهێنن هەروەها ڕێگری لەو کەشتیانەش دەکرێت کە تووشی ڕووداو بوون یاخود ستانداردە ژینگەیەکان پەیڕەو ناکەن و دەبنە هۆی پیسبوونی ژینگە. نزیکەی 1/6 هاوردەی نەوتی چین لە بەندەری چینگداۆ ئەنجام دەدرێت و بلومبرگ دەڵێ ئامانج لەم ڕێکارانە سنووردارکردنی هاوردەی نەوتی ئێرانە بە پێی ڕێکار و مەرجە نوێیەکان ئەو کەشتێ تارمایانە دەگرێتەوە کە ئێران بۆ هەناردەی نەوتەکەی بەکاری دەهێنێ و ڕێکارەکانیش دوای ئەوە گیراونەتە بەر کە ئەمریکا کۆمپانیایەکی نەوتی لە بەندەری چینگداۆ سزا داوە بەهۆی کڕینی نەوتی ئێرانەوە. باسی فرۆشتنی نەوتی ئێرانمان کرد بە باسێکی قەیرانی غازیش بکەین لە وڵاتە زیانەکانی کورتێنانی غاز بۆ ئابووری ئێران بۆ 21 ملیارد دۆلاری ساڵانە بەرز بووەتەوە. وردە تا لە وەرزی سەرما نزیکە بینەوە پرسی غاز و کورتێنانی غاز ئەبێت بە باسی گەرمی میدیاکانی ئێران ساڵانێکە لە ئێران کە سەرما دەست پێکات ئەو لەویەت ئەدرێت بە دابینکردنی غازی ماڵان کە بەهۆیەوە پشکێکی کەمتر لە غاز بەر پیشەسازیە گرنگەکان و وێستگەکانەکەوێت و تەنانەت بۆ ماوەیەک ڕوبەڕووی داخران و ڕاگررتنی چالاکیەکانیانە بنەوە خانووەکان گەرمە بنەوە بزوێنەرەکانی ئابووری و پیشەسازی وڵات ئەکوژێنەوە هەرەوەندە نییە هاوینی ڕابردوو هاوڵاتیانی ئێران بیان بڕانی بەردەوامی کارەبایان هەبووە یاخود ئەوەی کە ڕۆژانە چەند سەعاتێکیان یان شەوانە چەند سەعاتێکیان لە تاریکیا بەسەر بردووە ڕۆژانە چەند سەعاتێک بەگشتی بێکارەبا بوون ئەوەش جگە لە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان کاریگەری لەسەر پیشەسازی بەرهەمهێنان و ئابووریش بەگشتی دروست کردووە هەموو ئاماژەکان بۆ ئەوەیە کە ئێران ڕوبەڕووی قەیرانی ناهاوسەنگی وزە ئەبێتەوە ئابووری ناسان هۆشداریەدەن ئەگەر پێداچوونەوە بە سیاسەتەکانی وزەیان نەکرێت بەکارهێنان ڕێک نەخرێتەوە چاکسازی لە دامەزراوەکان و ژێرخانەکانان نەکرێت نەزستان بە گەرمی تێپەڕێت و ناهاوینیش بە ڕووناکی. با لێرە باسی قەیرانی غاز بکەین لە ئێران بەداتا و ژمارە وەکووتم ئیتر وردە لە وەرزی سەرما نزیکە بینەوە ئەم پرسەی گرنگە بۆ وڵاتە لە میدیاکانی ئەو وڵاتەش لە ئێستا زۆر بە گەرمی بابەتەکە وروژاوە باسی لێواکرێ دەگەر مشورێکی لێ نەخورێت بێگومان هاوڵاتیان ڕوبەڕووی کێشە ئەبنەوە نەک هاوڵاتیان پیشەسازی ئەو وڵاتەش. کورتێنانی غاز لە وەرزی سەرمایە لە ئێران ڕۆژانە گەیشتوتە 175 میلیۆن مەتر سێجا و لە 175 غازی ئەو وڵاتە لە وەرزی سەرمایە لە کەرتی ماڵان بەکارەهێنرێتەوە بۆتە هۆی ئەوەی کە کورتێنان دروست ببێت پیشەسازی ئەو وڵاتە بەشێک لە پیشەسازی ئەو وڵاتە پەکی بکەوێت لە راپۆرتەکانە هەمانە کە لە ماوەی ئەم ساڵە و لە ماوەی ساڵی ڕابردووشە بەرهەمهێنانی پۆڵا و چیمەنتۆ کە دوو پیشەسازی گرنگی ئەو وڵاتەن دابەزینی تۆمار کردووە. زەرمەندەکان لەم قەیرانی غازە پیشەسازیەکانن وێستگەکانن بۆ دابینکردنی کارەبا بێگومان کەڵگەنەوتیەکانن کە بۆ دەرهێنانی نەوت پێویستیان بە غازە و هەناردەش زیانی بەرکەوتوە بینیمان کە هەناردەی ئێران بۆ عێراقیش تەنانەت ڕاگیرە هەرچەندە بەشێکی پەیوەست بوو بە سزاکانی ئەمریکاوە بەڵام بەشێکیشی پەیوەست بوو بەو قەیران و ئەو کورتێنانە کە لە ناوخۆی ئەو وڵاتە هەیە. زیانەکان بۆ 21 ملیارد دۆلاری ساڵانە بەرز بووەتەوە ئەمە داتاکان کە لە ناوخۆی ئێران بڵاو ئەبنەوە جا زیانەکان کە ئەڵێن هەموو زیانەکان ئەگرێتەوە نەک تەنها ئەو داهاتەکە لە هەناردەی غاز دەستەکەوە بۆ نمونە ئەو وێستگانە ئەو وێستگە گەرماییانە کە بۆ بەرهەمهێنانی کارەبا پێویستیان بە غازە 11 ملیارد دۆلار زیانیان بەرەکەوێت کێڵگەنەوتیەکان کە نەبوونی غازە بێتە هۆی کەمتر دەرهێنانی نەوت لەو کێڵگانە 5 ملیارد دۆلار ساڵانە زیانیان بەرەکەوێت هەناردە 3 ملیارد دۆلار زیانی بەرەکەوێت کە هەناردە ڕائەگیرێت یا کەمە بێتەوە لە خۆشبینانترین حاڵەتە پیشەسازیەکانیش 2 ملیارد دۆلاری ساڵانە زیانیان بەرەکەوێت وەکوتم بەرهەمهێنان لە وڵاتە بەهۆی قەیرانی وزەوە دابەزینی تۆمار کردووە. هۆکارەکانی گەشەنەکردنی کێڵگە غازیەکانە چەند ساڵێکێکی کێڵگەی غازی لە وڵاتە پەرەی نەسەندووە لە بەرەوەی کە بەهۆی سزاکانەوە بەهۆی ئەوەی کە
بە هەر حاڵ تەرکیزی ئەو وڵاتە سەرنجەکانی بە لای بابەتی ترا ڕۆشتە بەهۆی و فشارانەکە لەسەر وڵاتە بۆ زیادە ڕۆی لە بەکارهێنانێکی ترە لەو بابەتانە ئەوترێت کە بەکارهێنانی هاوڵاتیان لە ئاستێکی زۆرە ئەمە یەکێکە لەو هۆکارانەکە ڕوبەڕووی کورتێنانە بنەوە بە فیڕۆچوون لە گواستنەوە و دابشکردن و بەرهەمهێنان تۆڕی گواستنەوە و دابشکردن و بەرهەمهێنان لە ئێران زۆر کۆنا پێویستی بە چاکسازیە ئەوترێت کە لە ئاستێکی زۆرە غاز لە ئەم سێ قۆناغەیە بە فیڕۆچە یەکێکی ترە لە هۆکارەکانی کورتهێنان. تۆڕی گواستنەوە و دابشکردن ساڵانە 8 ملیار دلار غاز لەم تۆڕەیە بە فیڕۆچێت وەکوتم کۆنن ئەم تۆڕانە. قۆناغەکانی بەرهەمهێنانیش ساڵانە 20 ملیار دلار غاز لە ئێران لەم قۆناغەیە بە فیڕۆچێک کە ئەمە زیانێکی گەورەیە واتە ئەم غازەکە بە فیڕۆچێ ئەگەر بگەڕێتەوە ناو تۆڕەکان بگات بە دەستی هاوڵاتیان و پیشەسازیەکان بێگومان ڕوبەڕووی کورتێنان و قەیران ئالەم ئاستە زۆریان نابنەوە. ئەگەر کورتێنانیش هەبێت لانی کەم لەم ئاستیانە بێت کە ئێستا بە تەواوەتی ئەگەر نەڵێن بەڵام بەشی هەرە زۆری پیشەسازی ئەو وڵاتی پەک خستوە تەنانەت بۆ تەهۆیەوەی کە 2 ساڵێکە لە ئێران هاوڵاتیان ڕۆژانە چەند سەعاتێک لە بێکارەباییە بەڕێ ئەکەن. ڕێکارەکان بۆ کەمکردنەوەی ینی بۆ کەمکردنەوەی ئەو کورتێنانی غازەکە لە ئێران هەیە کەمکردنەوەی هەڵبەتە کەمکردنەوەی بەرهەمهێنان نیە کەمکردنەوەی بەکارهێنانە لەبەرەوەی کە هاوڵاتیان ئەوترێت ئەبێ غازێکی کەمتر بەکاربهێنن بۆی کە بتوانێنی دەست پێوە بگرن لە بەکارهێنانی غازە بۆی کە بتوانن بەشێکی ئەم غازەکە لە کەرتی ماڵانەوە کەوتمان 175 کە لە ماڵان بەکارهێنرێت بگەڕێتەوە بۆ پیشەسازی وڵات. فرەچەشنکردنی وزە یەکێکی ترە لەو ڕێکارانە کە پسپۆڕان باسی لێواکەن واتە ئەڵێن ئیتر بەستە لەو ئاستە زۆرەیە پشتبەستن بە ئەم وزە بەردینیانە لەبەرەوەی کە ئێرانیش ئەتوانێت لە ڕێگەی وزەی خۆرەوە لە ڕێگەی وزەی باوە کە ئێستا هەموو وڵاتانی جیهان ڕویان تێکردۆ بتوانێت بەشێکی زۆر لە وزەکە بۆ پێویستی ناوخۆ ئەوێت دابینی بکات. چاکسازی ژێرخانەکان بابەتێکی ترە کە هەرچەندە ئەمە بێگومان و بەرهێنانێکی زۆری ئەوێت و نازانین ئایا ئەمە ئیمکانی هەیە کە بتوانن بیکەنیان نا. یەکێکی ترە لە ڕێکارەکان و بەرهێنانیش بێگومان بۆ ئەو چاکسازیانە و بۆ بەرزکردنەوەی بەرهەمهێنانی غاز پێویستیان بەوە بەرهێنانێکی زۆرە و بەرهێنانی دەرەکی و ناوخۆیی کە بتوانن قەیرانی کارەبا لە وڵاتە چارەسەر بکەن. بەم هەواڵە دەربارەی ئێران و دەربارەی قەیرانی غاز لە ئێران بە هاوکاری هاوکارەکانم لێرە لە ستۆدیۆ و لا کۆنتترۆل کۆتایی بە گەشتی هەواڵە بوریەکان هێنم. زۆر سپاس کە بینەرمان بوون.